هێلی لەڤ و سۆران ئیبراهیم. هێلی لەف وەڵامی سۆران ئیبراهیم دەداتەوە. هێلی تۆپەکەی دووبارە بۆ خۆی دەسوڕێنێتەوە. قسەکانی سۆران ئیبراهیم بەناڕاست لە قەڵەم دەدات و سۆران دەیگوت هێلی هەڕەشەی کوشتنی لە دەرهێنەری دراماکە کردووە و چەندین شتی تر. هێلی بێمنەتە دەڵێ ئەگەر بەڵگەیەکت هەیە با بڕوات پێشکەش بە دادگا بکات و ئێمەش ملکەتی یاسا دەبین. ئایا هێلی 21 دەفتەرەکەی بردووە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و سەبسکرایب دوینەچێ. واروەها سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ هۆڕەخنەوە پێشنیارێک ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە. کێشەکان نێوان دوو هونەرمەند تاوەکو دێتن چڕ دەبێتەوە. هونەرمەندی گۆرانی بێژ هێلی لاف کە ساڵانێکی زۆرە لە کوردستان ناسراوە. واروەها هونەرمەندێکی تری ئاکتەر بە ناوی سۆران ئیبراهیم درامایەک بەرهەم دێنێ لە هەژ زنجیرە پێک دێتن. واروەها هەم خۆی نووسەر و دەرهێنەری دراماکەیە. سۆران لە نوێترین چاوپێکەوتنی و لە نوێترین کۆنگرەی ڕۆژنامەوانی بازەوە دەکاتن کە خاتوونێک بەشدارە لەو درامایە و تەدیدی کوشتن دەکاتن. واروەها نەشی شاردەوە ئەو خاتونە هێلی لەڤە لە ڕۆژنامە چاوپێکەوتنەکە باسی لەوە کرد کە ئەو خاتونە چ ڕۆلێکی هەیە لەو درامایە باسی لەوەی کرد وەکو کچێکی سوخۆڕ لەناو ئەو درامایە و ڕۆژێک دەڵێ من بەشدار دەم لەو درامایەوە ڕۆژێک دەڵێ دەبی پەخش بکرێ و ڕۆژێکی تریش دەڵێ ناوی پەخش بکرێ. بەڵام هێلی بێدەنگی شکاند و هەرچی هەبوو باسی کرد. وەڕوونکردنەوەی دەربارەی ئەو بابەتەدا هێلی دەڵێتن ڕوونکردنەوەیەک بۆ ڕای گشتی بیرۆکەی بەرهەمهێنانی فیلمی بە ناوی پێشمەرگە لەو دوای ئەوە هات کە چەند فیلمێکی بیانی هەوڵیاندا ڕۆلی پێشمەرگە لاواز بکەن لە ڕۆبۆڕووبوونەوەی تیرۆریستان. ئەو بیرۆکەیم لەگەڵ کاک سۆران ئیبراهیم گفتوگۆ کرد. دواتر پلانمادانا ترایلەرێک بۆ بیرۆکەکەمان ئامادە بکەین بۆ ئەوەی لە کاتی خستنە ڕووی بیرۆکەکە لەگەڵ سپۆنسەرەکان پێشان بدەین. تەنانەت بەرهەمهێنانی ئەم ترایلەرەش من بۆ خۆم کاری مۆنتاژم بۆ کردووە. دیاریشە کە ئامادەکردنی ترایلەر بۆ بڵاوکردنەوە نییە تەنها بۆ بەدەستهێنانی سپۆنسەرە چونکە هێشتا فیلمەکە لە قۆناغی بیرۆکەدایە نەچۆتە بواری دەرهێنان و تۆمارکردن. ئەوەی لە کۆنگرە ڕۆژنامەوانی کاک سۆران ئیبراهیم هاتووە بەم چەند خاڵە ڕوونکردنەوەی لەسەر دەدەم. من چەند ڕۆژێک پێشتر ڕای خۆم زۆر بەڕاشکاوی بە کاک سۆران ڕاگەیاند کە کارێکی پرۆفشناڵ نییە ترایلەری فیلمەکە بڵاو کرێتەوە. زۆریش پێداگریم کرد کە نە لە لایەنی هونەری و نەنە لە لایەنی بەرهەمهێنەرەکانەوە ڕێگە پێدراو نییە ترایلەر بڵاو بکرێتەوە کە زانیم هەر سوورە لە بڵاوکردنەوەی. پێم گوت تۆ ئازادی بەڵام تکایە ڤیدیۆ وێنەی من بڵاو مەکەوە. بەڵام هەر بڵاوی کردەوە. ترایلەرەکە تەنها یەک خولەک و 50 چرکەیە. نازانم کاک سۆران مەبەستی چییە لە 120 پرۆژەکە و تەواوکردنی یەک ئەڵقا. کاک سۆران بازەوە دەکات کە سپۆنسەری بۆ فیلمەکە پەیدا کردووە لە کاتێکدا نزیکەی 2 ساڵە لە نۆڤێمبەری 2020ەوە چاوەڕێ دەکەین سپۆنسەرێکی بۆ پەیدا بکەین. نازانم چۆن لە ناکاو سپۆنسەر پەیدا بوو. هەرچەندە هەوڵمدا بزانین سپۆنسەرەکان کێن بەڵام ئێستاش نەمزانی لە لای کیدی کەشەوە چۆن دەبێ فیلمێک هێشتا بەرهەم نەهێنرایە ترایلەرەکەی بڵاو بکرێتەوە. سپۆنسەرەکە چۆن ڕازی دەبێ کە ترایلەرەکە بەشێکی ڕەسەن نییە لە فیلمەکە. لەبارەی ئەوەی هەڕەشەمان لێ کردووە یان پارەمان خواردووە ئێمە ئەم تۆمۆتانە بە هەموو شێوەیەک ڕەت دەکەینەوە. ئەگەر کاک سۆران لەم بارەیەوە بەڵگەیەکی پێیە با پێشکەشی دادگای بکات و ئێمە ملکەتی یاسا دەبین. بەڵام هەروەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد ئەم ترایلەرە تەنها یەک خولەکە و 50 چرکەیە دەبێت چەندی خەرجی تێچوو بێ بۆچی هەڕەشەی کوشتنی لێ بکرێت. ئێستاش ئەگەر ڕاز دەکات سپۆنسەری هەیە و بیرۆکەهی خۆیەتی بۆ ناچێت فیلمەکە بەرهەم بێنێ کەس دەستی نەگرتووە بۆچی وێنەوە ڤیدیۆی من بڵاو دەکاتەوە لە کاتێکدا
سپۆنسەری هەیە دەتوانێت فلیم بەرهەم بهێنێتن لە قسەکانی هێلیلۆف وا پێدەچێتن ئەو درامایە تاوەکو ئێستاکە بەرهەم نەهاتووە تەنها ئەڵقەی یەکەمی بەرهەم هاتووە کە ئەویش سەتا بیستی پرۆژەکە پێک دێنێتن تاوەکو ئێستاکە ئەو بەرهەمەیە لە ساڵی 2020ەوە بەشێک بەرهەم هاتووە تاوەکو ئێستا هەمووی بەرهەم نەهاتووە و هێلیلەف لە قسەکانیشی وا دیارە بازەوە دەکاتن ئەو ئامادەیە بەشداری بکاتن بەڵام تاوەکو ئێستا هیچ سپۆنسەرێکیان نییە بۆ ئەوەی بتوانن ئەو درامەیە تەواو بکەن و پەخش بکرێتن هێلیلەف لە درێژەی قسەکانی کە بۆ ئێوەم باس کرد وا پێدەچێت بێت تاوان بێتن و خۆشی دەڵێتن من ئامادەمە و بەشداری دەکاتن بەڵام نەبوونی سپۆنسەر وای کردووە ئەو درامایە تاوەکو ئێستاکە تەواوی جێبەجێ نەکرێتن و وە بێتە بەش و تاوەکو ئێستا کەش نەمازانیوە هیچ درامایەک یاخود هیچ فیلیمێک بەبێ ئەوەی تەواو بکرێتن ترایلەری بۆ دروست بکرێتن و بڵاو بکرێتەوە هەموو کاتێک ئەومان گوێ بیست بووین فلیمەکە ماوەیەکی زۆر باشە تەواو کراوە لە کۆتایی ئیشدا دەبێت ئینجا ترایلەرەکەی بۆ دروست بکرێتن و وەکو ڕکلامێک خەڵک بۆ لای خۆی ڕابکێشت بۆ ئەوی بڕواتە هۆڵی سینەماکان یاخۆ لە تیڤەکان کاتێک کە پەخش کرا خەڵکێکی زۆر سەیری بکاتن ناکرێتن و هەژ ئەڵقەت هەبێتون و تەنها یەک ئەڵقەت تەواو کردبێ ترایلەری بۆ دروستکەی و بڵاوی بکەیەوە وا دیارە تاوەکو ئێستاکە ئەو ئەڵقەیە بە هیچ زۆرێک تاوا نەکراوە هیوادارین ئەو هونەرمەندانە هەمویان پژگیری یەکتری بکەن و بۆ بە زووترین کات سپۆنسەرێکی جوان بۆ ئەو درامایە بدۆزنەوە بۆ ئەوەی بتوانن ئەوانیش کارەکانی خۆیان نمایش بکەن و بتوانن دەنجی کورد و پێشمەرگە بە هەموو جیهان بناسێنن ئایا تۆ وەکو کەسێکی ئاسایی هەڵە لە کامیان دەبینی ئایا سۆران ئیبراهیم هەڵەیە یاخود هێلیلەف ئایا ئەوەی کە ئەوان باسییان کردووە و بە خەڵکیان پیشانداوە ئەوە ڕاستیەکانە یاخود لە دوای ئەو قسەی ئەوانیش چەندین شتی تری نهێنی هەیە تاوەکو ئێستا خەڵک نازانێ ڕای خۆت بۆمان لە کۆمنت بنووسە و وەچی بکرێتن لە مەودووە زۆر سپاس بۆ سەیرکردنی تاوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر کەسایەتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە وەروە لایک و کۆمنت و شێرت بیر نەچێتەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکەن لەبیرتان نەچێ بۆ ئەوەی ئاگاداری نوێترین هەواڵ بوون بە ناوی کلیل میدیا هەموو کاتێک باشترینەکان ببینن لا کلیل میدیا